ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش ئایزان خۆشەویستان. دوای ئەوەی 4 تاوانبار ڕێک دەکەون بۆ ئەوەی چەندین تاوانی یەک لە دوای یەک ئەنجامدەن، برایانمان لە نەهێشتنی تاوانی باشوور هەڵدەستن بە دەستگیرکردنیان. بۆ زانیاری زیاتر و دەکاری ئەنجامدانی تاوانەکانیان بفەرمونون ئێوە و ئەو ڕاپۆرتە. بە پێی کۆکردنەوەی زانیاریمان توانیمان گروپێک دەستگیر بکەین لە 4 کەس پێکهاتبوون کە هەڵدەستان بە ڕفاندنی پارە لە بازاڕی ئەلووە لە شاری هەولێر، واروها شکاندنی جامی ئۆتۆمبیل لە هەموو گەڕەکانی شاری هەولێر. بۆیە 5 تاوانی دزیان ئەنجامدا بوو. وتەی تۆمەتباران وەرگیرا، دانیان بە تاوانی خۆیان هێنا، ڕەوانەی بەردەم بە ڕێزدادوەری لە کۆنەوەی هەولێر کرا، بە ڕێزیان بڕیاردا بەبەتکردنیان بە پێی مادەی 446 لە یاسای سزایی. و هەروە کۆی گشتی دزیەکان کە ئەنجامیاندا و بڕی پارەکە 6 ملیۆن و نیو و لاپتۆپێک و ئایفۆنێک و مۆبایلێکیان ئەنجامدا بوو. باس لەوەی بکەیت چۆن ئێوە یەکتریتان ناسی؟ سەیدی سەرەتا ئێمە خەڵکیەک منتیقینە بەو بە شوێ کافتریا و ساحە و ئەو جیهانی یەکتریمان ناسی لە ساحە و لەو شوێنەوە. بەڵێ گشتەکان ئەدی کووە ئەو فکرەتان لەو هات ئەوەنگە هەڵسن بە ئەو دزیە؟ سەیدی یەکەم جار دوانمان دەکابرێ ئەوانە ئیشەشکەیان کردبوو، قەردار بوون، ئەزە گوتیان زۆر زۆر پێویستان گۆشت گەنجن ئیشتان بە پارە دەبی، ئەزە باچینەمە ئەو کەماندانیان گۆشت وەرن تەمەشایەش بکەنی. دوو ڕۆژان سوین تەمەشایەکمان کردێوی ئەلوەی. چەند دزی تا کردو؟ 5. دزی یەکەم تا؟ دزی یەکەم سەیدی ئەوی یەکەممان چونیا ئەلوەی کابرا 4 ملیۆنیان لێبرد، دووبەر بەوە دووشمانیان. دزی دووەم لە معتەی قەدەمدەی گەڕەش تەعزیل لێن بەری سیارەشی خصوصی بوو. دزی سێم تا؟ دووەمیان سێم. سێم سەیدی ئەوی سێم لە جادەی 100 مەتری، لە جادەی 100 مەتری نزیک لێنگەی سیارەشی تاکسی بوو. چارەم؟ سەیدی چارەم گەڕەکە شکنە خۆمان بوو. پێنجەم دزی؟ سەیدی جاری دووەم دەکا ئەمەی هەر لە ناو بازاڕەکە ڕاگەت بەخۆی چووی کردی واتەوە مۆبایلێک و ئایپاتەشینە لەگەر دزدانەچی. ئەو پارەی کە بەدەستان دەکرد چیتان لێ دەکرد؟ سەیدی چۆن دابەشتان دەکرد؟ سەیدی وەکو ئەو پارەی کە دەینا هەردەم زۆری لێ خۆی دەبرد. زۆری لێ خۆی دەبێت؟ بەڵێ. جێ بەشە چی دەدان؟ بەڵێ مەسەلەن دەینا دەی وەڵای هیچ تێدا نەبوو 20,000 لێدایەوە.